دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە هەرێمی کوردستان. زیاتر لە 1,800,000 قوتابی بەشدار دەبن لە پرۆسەی خوێندنی ئەم ساڵدا. کۆرۆنا بربەستێکی قورسی بەردەمکردی پەروەردە بووە لە 2 ساڵی ڕابردوودا. قوتابیان و مامۆستایان دەخوازن لە نێو پۆلەکاندا درێژە بە خوێندنی ئەم ساڵ بدەن و ناچاری سیستەمی ئۆنلاین نەبن. هەستێکی خۆشمان هەیە چونکە پاریش بە تاواتی داواممان بۆ نەکرایەوە. هێوادارین ئەم ساڵش بە تاواتی مەکتەبەکانمان بۆ بکرێتەوە بەبێ کۆرۆنا بەبێ جنەخۆشیەک. بە هێوادارم بە سەلامەتی تاوایکەن ساڵی خوێندنمان. و هێوادارم هیچ نەخۆشیێکی دیکە بڵاو نەبێتەوە وەکو پارم نەتوانین خوێندنیەکان بچینەوە خوێندنیەکانمان بە ئۆنلاین دەست پێ بکەین. هەروەها ئەم ڕۆژێکی زۆر خۆشە کە دەچینەوە ناو خوێندنگە و هاوڕەکانمان دەبین و ئامۆساکانمان دەبینین. زۆر باشە. پێم بڵێ سیستەمی ئۆنلاین وەکو ئەوەیە لە ناو قوتابخانەیە بخوێنی؟ هەستی ینی جیاوازە چونکە تۆ کە لە کاتی ئۆنلاینەکە دەکەیت ینی وەکو یەکە لە ناو پۆلە بکەیت چونکە کە لە ناو پۆلایکەیت زیاتر لە مامۆساکە تێدەکەیت بەڵام لە ناو ئۆنلاینی شار باش و بەڵام لە ناو پۆلا باشترە کە بیخوێنیت. هیوادارم ئەم ساڵی خوێندن ساڵێکی پڕبەرهەم بێت. ئێمە ڕۆژانی پێشتر ئامادەکاریمان کردو بۆ کردنەوەی خوێندنگە بە پاکشکردنەوەی پۆلەکان و دانانی پاکشکەرەوە لە ناو پۆلەکانەوە هەروەها ئامادەسازی بۆ پێداچوونەوە بەوانەکان مامۆستایان پلانی تەواویان هەیە. ساڵی پێشوو بە شێوازی ئەلکترۆنی و بە ئۆنلاین وانەکانمان گەیانوە بە خوێندکارەکانمان بەڵام جیاوازیەکی زۆر هەیە لەو نێوەندەدا چکە مناڵان لە یەکتریەوە زیاتر فێرە بن وەک لە مامۆستاکەشیانەوە. ئامادەنەبوونی قوتابیان لە نێوپۆلدا لە 2 ساڵی ڕابردوودا کاریگەری تەواوی لە سەرکەرتی پەروەردە و دواخستنی پرۆسەی فێرکردن داناوە. بە جۆرێک وەک پسپۆڕانی بواری پەروەردە ئاماژەی پێدەکەن لێکەوتەکانی کۆرۆنا بۆ ماوەی 10 ساڵی دیکە بە سەرکەرتی پەروەردەوە دەبینرێت. کاریگەری 10 ساڵی کەش بەسەر ئەم پرۆسی پەروەردە دەمێنێت. با بزان چونکە کاریگەری تۆ کاتێک کە دێنیت تەمەنی خۆت ئەگەر بەراورد بکەیت بە تەمەنی خۆت 2 ساڵیان لە ژیان تا زۆر ناخۆشەوە هەتا ماوی لە بیرت ناچێتەوە ئەو 2 ساڵە. ئەمیش 2 ساڵی خوێندن 2 ساڵی نەهامەتی بووە. 2 ساڵ بۆ نەتوانراوە پێویست داوام کرێت. بۆیە ئەم 2 ساڵە بۆ 10 ساڵی کە کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە دەبێت. کێشەکانی بەردەم پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان زۆرن. یەکێکی دیکە لەو گرفتانە گرنگیدانە بە قوتابخانە و خوێندنگا تایبەتەکان. بە جۆرە لە جۆرەکان پەراوێزخستنی کەرتی حکومیە کە جیاکارێکی تەواوی دروست کردووە بۆ ئایندەی قوتابیان. ئەف قوتابخانەت وەکی مەل سنووری منتەقێت شعبیان بێژینێ هیچ کوڕێ بەرپرسێکی ئەن کوڕێ زەنگینێکی تولڤێ وان قوتابخانە نابینی. ئەبتنێ عیالێ فەقیر و ژارایە ئەفجا احتیمام گەلێکا لاوازە خواندنە بژینیا حکومی خواندنە ئەهلی ئەمانە کە تول پشمنجی بەلکە هەندێک تشت دیار بکەن بارا بتری عردادی چی بینی هلا رقعتوات هلا ویستینا و خواندنا یا نا حکومی راستی اوه مترسیه که گلک آمازنه السر آست خواندنه الهرم کردستانه. پەروەردە و فێرکردن بە یەکێک لە بنەماکانی بنیادنانی کۆمەڵگایەکی پێشکەوتوو دادەنرێت. ئەگەرچی کابینە یەک لە دوایەکەکانی حکومەتی هەرێم جەختیان لە پەرەپێدانی کردوێتەوە بەڵام بە بۆچوونی شارەزایان کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان بەردەوام لە پاشەکشێدایە. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.